سڵاوتان لێبێ بینەرانی بەڕێز و خۆشەویست، خۆشحاڵین بە ئێوەی بەڕێز و خۆشەویست شاد دەبینەوە. لە ناوچە گەشتیاریەکانی سۆران و ڕەواندزین، لە هاوڵاتیانە پرسین تا چەندە لە ڕێگاوبان و خزمەتگوزاری ناوچە گەشتاریەکان و نرخی شوێنە گەشتاریەکان ڕازین. فەرموون بینەرمان بن. ناو گەشتارەکان خۆش بە زۆر قەرەبارغا، خەڵکەش زۆر هاتووە، خەڵکەش زۆر یعنی گەشت و گوزاری زۆر هاتووە، هەتە بخۆمان لاو لێر هاتووینە لێکوانە هەچینە ئاجۆمەران بۆ خانوماگر دوو ڕۆژە خانومە بەڕادان دادە خانوماگر جادەبانەکانمان بە زۆر ناخۆشە جادەبانەکان لێرەش ئێستا کە گەڕاینەوە دوو ڕۆژە لێوێنە کە گەڕاینەوە لێگەڕە زۆر قەرەبارەکە هیوادارم جادەبانەکان زۆر ئیزدعامە جادەبانەکانمان لۆ چاکەن مەمنونی حکوومەت دەبین هیوادارم حکوومەت چاوەشی لەوانە بیتن ینی لە زۆربەی شتی لە خانیەکان بێسەروبەریە زۆر یان ئێستا دەچێت و خانی دەچی بە 150,000 دوونە ئەوی ڕۆژکە کە یەکەم شەو هاتین لە ئەوەی ماینەوە لە چۆمە ماینەوە خانی کابرا کوردین دەگۆ کاکە 100 کەسکە مەمنونە یگوت کاکە ما هاتینە خانی بگرین دەگۆ مەمنونی ژنە بە 150,000 ناتان دەمێ یعنی قەرداریشمان دەکاتەوە خەڵگاتی نەخۆشمان پێ نەبێ ئەمەش عەزمان لە کابرا بەزاتینە هیوادارم یعنی خەڵکەکە ئەگەر خانیشی خۆتی بەس مساعدە خەڵکەکەی بکات کە دێتم بۆ گەشت و گوزاری دێ. والله طريق ما بيزدحم والحمد لله طريق من تجي من طبربيل ما توصل المكان كله مرور اسايش يدلون لك الطريق وكل مكان اكو علامه كبيره. نعم شيء مرتب شيء حلو هميا وشيء يفرح قلب الواحد. نعم من تجي هيك مكان هو العراق كله ضيم بس من تجي اقليم كردستان حكومه اقليم كردستان والله شغل دوله هذا. نعم الدوله هيك تسوي شغلات امان واستقرار طريق ما بي شيء والحلوه بي مرور بالشارع مليان. نعم يا تساله ما يقول لك لا يقول لك روح منا يدليك الطريق الصحيح والشيء العدل. وتجي هنا الكردي موجود العربي موجود التركماني موجود كله امان واستقرار. هذا كله يرجع للاقليم الكردستان للحكومه هي الحكومه هاي تمشي صحيح هيك. گەشتیارێکی زۆر هاتووە و بەتەکید هەموو ساعی مەطعەمەکان سودمەندن بەس هیوادارم یعنی سیاعەش تۆزێک احتمام بە سیاعەت بدا لەبەرەوەی خەڵکی ڕەواندز و سۆران و منطقەی عام منطقەی سۆران سودمەندە لێرانە لەبەرەوەی خەڵکەکەیە لێرە کاسبی دەکات ئیش دەکات سودمەندە خەڵکەکەیە خانووی هەیە بەکرێ دەدات خەڵکەکەیە ساعی مەطعەمە خەڵکەکەیە ینی گەرازی هەیە ینی سودمەندن لەو شتانە. بەس یەک داوام لە حکوومەتی هەرێمی کوردستان هەیە کارەبای ئێرە بەڕاستی بێخاڵ زۆر خراپە. هیوادارم بەس کارەباکەمان بۆ چاپ بکەن خەڵک خەتا زیاتر سودمەند بی. حتمیان ڕۆژە گەشتیارە زۆرەوە بوونی ناوچەی گەشتیاری زۆر لەم دەبەرام وای کردووە کەوا خەڵکێک کاری بۆ بدرۆزرێتەوە یا بێتە سەرکار. بەتەکید چۆن ئێستا ئێمە خاوەن مەطعەمین چەند 10 شاگردمان هەیە خەڵکەکێ مەسەرەن لە گەرەزاکان ئیشەکە لە چایەخانەکان ئیشەکە ئەو هەموو مەطعەمانەی ئێستا لێنە ناو بێخاڵ هەموو 10 شاگردی هەیە ئیش دەکات وەشی کرد لای شەنگربانە و تریفلیک و ئەوانە هەمووی بەعام ئیستفادە دەکات چۆن ئیستفادە ناکات. گرفتەکانی بەردەم ئێوە کارتی گەشتیاری چین لێرانە بڵێ چ گرفتێکتان؟ هیچ گرفتێمان نییە هەندێک زا مەسەلەی ئیزدعامێکی زۆر دروست دەبێت ڕێگا نابێت یان مەکەن مەطعەمەکان هەندێک هەیە پاسی هەیە ناتوانین پاسەکان خزمەتیان بکەین دەبی لەسەرەوە ڕابگرن بێنە لای ئێمە. گرفتی کارەباتان هەیە لێرە؟ کارەبان مامشکلەیە بەس کارەبا معاویلەکان زەعیفن داکەوێت سکێ داکەوێت بەس هیوادارین حکوومەتی هەرێم کوردستان ئەوەی کارەبا بەڕاستی یعنی گەشتیاری جێکی ڕاقیە یعنی هەپایە کارەبا مستەمر هەبێ 24 ساعت کات. ئێمە لە چەمچەماڵەوە هاتوین تا ڕادەیەک خۆشە بەس تۆزێ ڕێگاکەی باش نییە ئەم ڕێگایە کە دێیت بەرە و گەلی عەلیبەگ چاڵ و چۆڵی تێکەوتووە ئەم سەرە خوارێ تۆزێ ئەو ڕێگایە ناخۆشە نا زۆر
بێعی بە و 34 شوێن ناوچەی گەشتیاری گەڕاوین خۆشە کێشەی نییە. لە ڕووی نرخەوە نرخەکانیان چۆنن ڕازین لە نرخەکان گونجاوە باشە. وڵی ئێمە لە سلێمانیەوە هاتوین یەکەم جاریشە من گەلی عەلیبەگ ببینم بەڵام خۆشە شوێنێکی خراپ نییە شوێنێکی گەشتیاری خۆشە هەرچەند لە سلێمانی شوێنمان هەیە کونەماسیمان هەیە دوکانمان هەیە ئەحماوەمان هەیە بەڵام ئەم شوێنە من تا ئێستا یەکەم جارە بێت خراپ نییە سپاس بخوای گەورە. نرخەوە لە ڕووی ڕێگاوبانەوە چ گرفتێکتان هاتووەتە پێش کە هاتوونەتە ئەم ناوچەیە وەڵی ڕێگاوبانەکەی خۆش نییە گرفتیش بەڕاستیش گرفتێکمان بۆ پێش ناتوێمە بەڵام وەکو ئێرێش تۆزە بەڕاستی بازشتێکیان هەیە تۆزە گرانە تێگەی هەندێشتیان هەیە بەڕاستی گرانە. بەگشتی لەو ناوچە گەشتیارانەی و دەبەرە گەڕابووی خزمەت گوزاریەکانیان لە ئاستی پێویستدایە من تا ئێستا ئەمە هەمووی وابزانم سعاتێکە بێگەیشتمە تێرە زۆر شوێن نەگەڕاوم بەڵام وەکو ئێری کە بینی بێتم باشە سپاس بخوا. أنا من محافظة بابل اسمي نصير علي صالح جيت المصايف وعندي مجموعة وياي من محافظة بغداد جينا المصايف أربيل نتفسح وأنا مجموعة وياي عوائل فجينا نفتر على المصايف هناك في محافظة أربيل والحمد لله والشكر يعني استقبلونا برحاب الصدر ورحبوا بينا بالمصايف مصايف أربيل بالله ولير هاتنا براستي زور خوشة زيش يعني خارج لزور زي دور ديتن سپاس بۆ خۆ يعني زيش قلق خوشة براستي وەک گەشتیارێک کە گەڕابی لەم ناوچە گەشتیارانە چ گرفتێک لە بەردەم گەشتیار هەیە زیاتر والله ئەوەی ڕاستی بی هیچ گرفتێک نییە شتێکی وا باسکەین بەڵام تۆزە ڕێگایەکە قەرەبارغە و بەڕاستی يعني شتەکانی ئێرانەش ئەوەندەی زۆر نرخیان زۆر بەرزە يعني بەجێرەی ئەوەی گەشتیارەکە هاتوو لێرە گەشت بکە حەز دەکە نرخەچی گونجاو بیت نەگەوها زۆریش بی بەڕاستی هەر ئەوەندە گرفتەیە ئەگەنا ئینشاڵڵا هیواداریشم چابیتنەوە گرفتە نەمینێت. گشتی خزمەت گوزاریەکانی ئەم ناوچە گەشتیاریانە چۆنن؟ والله باشە الحەمدوللا عام باشە يعني جێی تەواویان هەیە مەطعمیان هەیە هەموو شتێکیان هەیە لە خوای بەزیادی وتێلیان هەیە سپاس بۆ خۆیان. شوێنی حەوانەوە ئەو شوێنانەی کەوا خەڵک لێی ئەمێنێتەوە نرخیان چۆنە؟ والله بەڕاستی يعني زۆرە بەڵام گەشتیاریش هەر ڕۆژێک دێتن يعني هەر ئەوەندەی دەبینێتەوە لێرە ڕۆژەکە لەوانەیە ببینێتەوە یان تۆزەکە یعنی باوە ئەوەندەیە ئەوەندەش چ نییە بەوەستای ئەوەی بەڵام هەر زۆریش نرخەکە لە چاوەوەی دەبی باسکەین کە زۆرە. وڵایی بەخۆشیەوەی کە جەماعەت خوش شێکم لە خارج هاتۆتەوانێت تراتین بۆ سەردانی ئەم مەنتیقانە بۆی ببینێ بەخۆشیەوە وڵات تقریبان تۆزە تاسەی زۆرە هەرەڵە بۆ هەڵگەڕانە بۆ شتێک جادەکانی خراپە. ئێمە لە دەڤەری بەردەڕەش هاتوین دەڤەری گۆرانەتی هەروەکو گەشتارێک وەکو جەژنانێک هەروەکو نەریتێک من و چەند هاوڕێک بۆ ئەوەی جەژانە خۆشتر بکەین جەژانە بە تام و چێشتر بکەین هاتوین گەشتێک بۆ دەڤەرە بکەین وزام پەیوەندی هاوڕەتیەکەمان بەهێز بکەین هەروەها هەر شتێک خۆشتی دابیت ئێمە لەگەڵ یەک بەشدار بین چونکە ژیان بە گەشت و بە گوزار خۆشە جەژنانە چۆن پیرۆز دەبێت جەژانە بۆم شێوەی پیرۆز دەبێت کە مرۆڤ لەگەڵێک باش بن مرۆڤ لەگەڵ یەک جەژنانە بە ناخی تر بکە نەک بەسەر زەری زمان. هیوادارم تۆ وەکو گەشتیارێک هاتیتە ئێرە تا چەندە لە ناوچە گەشتیاریەکان و لە ڕێگاوبانەکانی ڕازی؟ هەر خۆتان دەزانن کازندێک زۆر دەکرێت بەڕاستی لە دەڤەری بەردەڕەش چونکە هیچ خزمەت گوزارێک ناکرێت هەر لە کەرتی گەشتیاری هەر لە کەرتی ڕێگاوبان بەڕاستی وێرانە بۆیە ئێمەش هاتمان ئێرە بۆ ئەوی جەوێک بگۆڕین دوور بکەفینەوە لەو نەهامەتەیە کە لە دەڤەری بەردەڕەش هەیە هەر بەم شێوەیە کە ئێمەش هاتین. بەڵێ بە تایبەتی لەم چوار ڕۆژی جەژنا ینی گەشتارەکان ڕووی لە زیادبوون کردو و توانیوانە سوودی زۆریش بێن بگەین بە تایبەتی هەم لە ڕووی دوکان و یاخود لە چێشخانەکان گەشتیاری بیانیشی زۆر دایەوە جەژنی قوربانیش ینی جیاوازە لە جەژنی ڕەمەزان ژمارەی گەشتیاران تێدا زیاترەوە زۆر سوودی بێمەش دەگەێنێت. تا چەندە بۆتە هۆی بوژانەوەی ناوچە گەشتیاریەکان تا چەندە ئێوە سوودتان پێگەیشتووە؟ بە شێوەیەکی گشتی زۆر سوودی بۆ ئێمە بووە بە تایبەتی لە ڕۆژانی جەژندا کە ینی ژمارە گەشتیاران زۆر زۆرە ینی ژمارەیان زیاتر بەراو لەگەڵ ڕۆژەکان کرد. جەژنی قوربانەت جیاواز لە کاتەکانی تر بۆنەکانی تر لەم جەژنە زیاتر قازانستان کردووە لە کارەکانتان؟ بەڵێ بە تایبەت لەم چوار ڕۆژی جەژنا ینی دەتوانیمانە سوودی زیاتران لێبینین بە بەراو لەگەڵ
ڕۆژەکانی دیکە لە ماوەی ڕکەم ڕۆژ تاوکو ئەمڕۆ بە سەروی 600 بۆ 7,000 سەردانی کرد و گەشتار هاتووە بۆ نامچە گەشت و گوزارەکان ئەما لەسەرەوەی بەڕاستی پێشبینەکانی ئێمەش بووکو گەشت و گوزار چونکە بەڕاستی تەواقعی ئەو هەموو قەرەباڵغەیەک دڕادە بە دەرەمان ناکەن هەرچەندە ئێمە تەواو خۆمان ئامادەکرد بوو لە بۆ پێشوازیکردن لە بۆ ژمارەی بێشماری گەشتیاران بەڵام هاتنی ئەو ژمارە زۆری گەشتیاران بۆ مای دڵخۆشی تەواوی شوێنە گەشت و گوزارەکان بازار بە شێوەیەکی گشتی ئەوای کرد جوولەیەکی باش بێختە بازار بۆیە پێشبینیمان وایە تا ڕۆژەی شەمە ڕێژەکە بەرەو بە تەقریبی تا 100,000 سەردانی کرد گەشتە بڕوە هاوڵاتیان زۆرجار گلەی گرانی نرخیان هەیە بە تایبەتی شوێنی مانەوەیان ئێوە چتان کردو بۆ ئەوەی نرخەکان سابت بوو ئێمە لاو شوێنانەی بە تایبەتی لە سۆلان و ڕەواندەز شوێنەکانی مانەوە کۆنتترۆلمان کردێتەوە و هەتا لە کەپرەکان لە هۆتێل و مۆتێلەکان تەسەورکە لە بۆ گروپات بەسارێکی زۆر مناسب و ئەرزان ڕۆیشە لە هۆتێلەکانی سۆران مۆتێلەکانی دەوروبەری ڕەواندەز و ناو ڕەواندەز چێشخانەکان بە شێوێکی گشتی سعری چێشخانەکان تەسەورکە هەمان ئەو سعرەیەکە لە چێشخانە ملیەکان بەدیەکێتن بۆیە ئێمە بەو پەڕی تواناماوەتوانیمان زاڵبین بەسەر بەشێکی هەرە زۆری ئەسەنەکەم کوریوانەیە بیتن بەڵام توانیمان کۆنتترۆلی تەواوی بکەین گرفتەکانی بەردەم کەشتی کەرتی گەشت و گوزار چین لە دەبەرەکە بە دەرەجەیەک ڕێگاوبان بەڕاستی کێشەیەکی ڕئیسیە لە بەردەم ئێمە گەشت و گوزار لەلایەکی دیکەوە کێشەی عشایری کۆمەڵایەتی بەڕاستی زاڵە بەسەر بەشێک لا ئەوەی ما بەڵام ئومێدەوارم لەو کابینە ئینشاڵڵا زاڵی مەسەلە و تەگەرانەکە دێنە پێشمان ئەوەی لە گەشتیاران گوێبیستی بووین دوو بەش بوون بەشێک لە گەشتیاران پێیان وایە نرخی ناوچە گەشتیاریەکان و خزمەت گوزاریەکانیان وەکو پێویستە بەشێکی تریشیان پێیان وایە نرخی ناوچە گەشتیاریەکان گرانە و پێویستە ئەرزان بکرێت بەڵام هەمویان داواکارن کەوا ڕێگا و بانەکان چاک بکرێن چونکە ڕێگا و بانەکانی وەکو پێویست نین و تووشی قەڵەباڵغی زۆر دەبن و هەروەها ڕێگا و بانەکانیش چاڵ و چۆڵیان زۆرە ئازاد و مەراوەی کەناڵی ئاسمانی پەیام هاوینە هەواری بێ خاڵ